لە سلێمانی هونەرمەندان گرت بوونەوە بۆ بارودۆخی شارەکەیان و داوایان کرد گوێ لە یەکتر بگرن. لە هەولێر چێشتخانەیەک بەهۆی ئەوەی تابلۆیەکی شێوەکاری جیهانی هەڵواسی بوو داخرا. سڵاوتان لێبێت. گوێ لە یەکتر بگرن ئەمە پەیامی هونەرمەندانی سلێمانیە لەسەر ئەو بارودۆخەی لەم چەند ڕۆژەی ڕابردوو لە سلەیمانی دروست بووە. هونەرمەندان جەخت لەسەر پەیامی ئاشتی و پێکەوە ژیان ئەکەنەوە داوا ئەکەن هەموو لایەک گوێ لە یەکتر بگرن بۆ تێپەڕاندنی دۆخەکە. نیاز نووری نەقیبی سندیکای هونەرمەندان بە 1964 وت پەیامی ئێمە هەروەک هەمیشە ئاشتی دیسان ئاشتیە. هەریەک لە حەمەڕەوف کەرکوچی هاوڕێ قادر و بێریڤان سەربەستیش قسەیان بۆ 1964 کردووە و ئەڵێن پەیامی هەموو هونەرمەندان بۆ هێوربوونەوەی دۆخەکەیە ئەوەش بە گوێگرتن لە یەکتری چارەسەر ئەبێت. بەڵێ یاخود بەڵێ ئەپلیکیشنێکی نوێیە لە عێراق کە تایبەتە بە گواستنەوەی سەرنشین و گەیاندنی خواردن. ئەم ئەپە ڕێگا بە بەکارهێنەران دەدات گەشتەکانیان داوا بکەن و ئۆتۆمبیلی گونجاویش هەڵبژێرن جا چ ئۆتۆمبیلی تایبەت بێت یاخود تەکسی. لە کەرکووک ئەم ئەپە تەنجی بە شۆفێرانی تەکسی هەڵچنیوە چونکە هەزاران ئۆتۆمبیلی تایبەت لە جێب و لانگرۆزەر و چارچەر و ئەنواعی دیکە خۆیان لە ئەپەکە تۆمار کردووە. ئەگەر کەسێک داوا بکات لە جیاتی تەکسی ئەچن و کارەکەی بۆ ئەکەن. ئەمڕۆ شۆفێرانی تەکسی لە کەرکووک دژی ئەم ئەپلیکیشنە گرتبوونەوە دەڵێن بەهۆی ئەم ئەپەوە ڕسقیان بڕاوە چونکە خەڵکی تریش بۆ ئۆتۆمبیلی تایبەت ئەتوانن هەموو ئیشێکی تاکسی بکەن. داوایان کرد کە دەبێت ئۆتۆمبیلی تایبەت لەو ئەپا دەربهێنرێت چونکە بۆتە هۆی ڕاگررتنی کار و بژێوی ژیانی نزیکەی 30,000 شۆفێری تەکسی لە شارەکە. کۆتاخوان خوان و سفرەی چێشتخانەیەکی لە هەولێر پێچایەوە و لیژنەی بازار پەیداخستن. چێشتخانەیەک لە هەولێر بەهۆی بەکارهێنانی تابلۆیەکی هونەری بەناوبانگی ئیتالی و بەناوبانگی جیهانی کە هونەرمەندی جیهانی لیۆناردۆ دافنشی دروستی کردووە بە ناوی کۆتاخوان لەلایەن لیژنەی چاودێری بازارەوە داخرا. مەسعود مستەفا کارژێری لیژنەکە لەبارەی داخستنی چێشتخانەکە بە 1964 وت تەنیا بەهۆی بەکارهێنانی ئەو تابلۆیە بووە کە کردویانە بە ڕیکلام بەڵام سەرچاوێکی نزیک لە چێشتخانەکە بە 1964 وت بەکارهێنانی ئەم تابلۆیە تەنیا وەک بیرۆکێکی سەردەمیانە بووە بۆ ڕیکلامکردن و هیچ مەبەستێکی ئاینیشی لە پشتەوە نەبووە. تابلۆی کۆتاخوان یەکێکە لە بەناوبانگترین کارە هونەریەکانی جیهان و تیایدا وێنەی حەزرەتی مەسیح و قوتابیەکانی دەردەکەوێت کە لە کۆتاژەمی ئێوارەدان پێش ئەوەی لە خاج بدرێت. بە درێژایی مێژوو کورد لەژێر زەبر و زەوتکردنی مافەکانیدا بووە بەڵام دۆخەکە بۆ کوردانی ناوچە دابڕێنراوەکان جیاوازترە. ئەوان ئێستاش لەسەر هەمان دۆخ و شەڕی مانەوە لەسەر خاکەکانیان ئەکەن. لە نوێترین پێشهاتدا ئەمڕۆ دووشەممە لەسەر کێشەی خاوەنددارێتی زەویزار دادگای دووبە سزای 4 مانگ زیندانی بەسەر 2 جوتیاری کوردی گوندی شەناغەدا سەپاند. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی ناحیەی سەرگەڕان ئەو پیاوەی ساڵی پار زامانەکەی بووە بە ڕەمزی بەرخۆدانی جوتیارانی کورد بە 1964 وت ئەوان لەسەر سکاڵای عەرەبی هاوردە سزاردراون. پێشتر دادگاکە بڕیاری دابوو ئازاد بکرێن بەڵام دواتر دادگای تێهەڵچوونەوە ڕایگەیاندووە کە دەبێت هەردووچیان حکم بدرێن. لەسەر ئەو بارودۆخەی کە لە شاری سلێمانی هەیە ئەمڕۆ داواکاری گشتی هەرێمی کوردستان هاتۆتە سەرخەت. داواکاری گشتی ڕووی لە میدیاکان کردووە پێیان ئەڵێت بەرپرسیارانە مامەڵا لەگەڵ ڕووداوەکان بکەن میدیاکان شتێک نەکەن کە ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان تێک بچێت و پابند بن بە یاسا بەو یاسایانەی لە هەرێمی کوردستان هەیە. ئەو هاتنە سەرخەتەی داواکاری گشتی لە کاتێکدا کە دوێنێ تۆڕی میدیای 1964 وەک هەمیشە بەرپرسیارانە کاری ڕۆژنامەنووسی خۆی کردووە ڕایگەیان کە ئێمە نابینە تەرەفێک یاخود باڵێن شەڕی میدیایی لەناو ئەم ڕووداوە ناکەین بۆیە بە حەزەرەوە کار لەسەر نەکەر ئەو بارودۆخی سلێمانی هەر بارودۆخێکی دیکە بێتە پێشەوە بە حەزەر و ئاگاییەکی زۆرەوە
کاری خۆمان ئەنجام ئەدەین. ئەوەشتان بیر بێنبەوە کە پێشتریش 1964 دەست پێشخەری کرد کە بە هیچ شێوەیەک هەواڵی کوشتن بڵاو ناکاتەوە. ئەوەش بۆچی بوو بۆ ئەوەی بابەتی کوشتن نەبێتە شتێکی ئاسایی لە ناو کۆمەڵگادا و هەر لە سەرەتایی دەستپێکردنی کاری ڕۆژنامە نووسیش لە تۆڕی میدیای 1964 بە هیچ شێوەیەک هەواڵی خۆکوشتن بڵاو نەکراوەتەوە. ئەوەش لە پێناو ئەوەی کە ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە ناو تەواوی خێزانەکان بە ئارامی بەرقەرار بێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەموو لایەکتان.